دەبارەت بابەڕێوەچوونی فستیڤاڵی گۆڵە کە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات ئەم فستیڤاڵە لە کارگەی کولتوری سلێمانی بەڕێوە دەچێت. فستیڤاڵەکە تەواو فستیڤاڵێکی جیاوازە بۆی کە ئەمە بۆ یەکەمین جارە فستیڤاڵێکی لەو شێوازە تایبەت بە یاریکی وەرزشی بەڕێوە دەچێت. لەگەڵ ئەوەدا کەشەکە لە تەواو کەشێکی خێزانی داڕەخسەندراوە تا هەموو کەسانی کە سەردانی ئەم فستیڤاڵە دەکەن جیاواز لەوەی کە ئەمە شوێنەکە تەنها بۆ گەنجان بێت یاخۆ ئەو کەسانی کە سەردانی دەکەن تەنیا گەنجان و هەرزەکاران و ئەو کەسانی کە خوازیاری یاری تۆپی پێن لەم فستیڤاڵەدا خێزانەکان دەتوانن پێکەوە واتە بە کەشێکی خێزانی ئەم فستیڤاڵە بەڕێوە دەچێت و ئەو ئامادەکارانی کە کراوە خێزان دەتوانێت تەواو سوودمەند بێت لەم فستیڤاڵە. ئێمە ئەمڕۆ لە ستۆدیۆکێک لە کارمەندانی دەستگای میدیای کورسات و هەروەها ئەندامی دیسکی وەرزشی کورسات سەنگەر خۆشەوی لێرەدا ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە پێکەوە باسی ئەم فستیڤاڵە دەکەین و هەروەها بەزای پێشبینەکانی ئەوان بۆ بەڕێوەچوونی فستیڤاڵەکە یاخۆت بۆ یاریەکانی کۆتایی ئەم خولە چۆن دەبێت. کاک سەنگەر سڵاو لێ بێبانیت باش. جژنە قوربانیشی پیرۆز بێت. تۆش پیرۆز لە بینەرانیش پیرۆز بێت. ئەوە تومانە هاندەران لە هاندەرانیش پیرۆز بێت. بۆ بە کەشێکی وەرزشی قەینە ئەوە شەڕە بێت خۆ هەندێکی پێش هەر شتێک کاک ئێستا من نابێت ئاشکر هەکەین چکە بێ ئێستا لێرە بێلایانین ئێستا لە بەرنامەکەی منە بێلایانی چکە من بەرنامەکەمە تۆ میوانی تو باسێکی فستیڤاڵەکەمان خەڵکو دیسکی وەرزشی کورسات میوانم وایە ڕاستە ئەنی پێمان ناڵێ خۆت ناوی بڵێ هەندێریکەی بێلایانین سەری میهنێ. باشە کاک سەنگەر فستیڤاڵی گۆڵ ماوەی دووسێ ڕۆژە دەستی پێ کردووە دەبێت باسێکی ئەم فستیڤاڵم بۆ بکەیت زیاتر بە بینەرانمانی بناسیێنین فستیڤاڵەکە چۆنە کێنەوە کەسانی دەتوانن بەشداری لە فستیڤاڵەکە بکەن ئەو چالاکیانە چین کە لە فستیڤاڵەکەدا بەڕێوە دەچێت. بەڵێ خۆزانی کورسات هەمیشە خۆخۆری هەموو چین و توێژەکانە ئەم جارش هەلێکی زیێڕینی بۆ هەوادارانی وەرزش ئامادە کردووە ئەنی شوێنێکی تایبەت لە ناوەڕاستی شار کە هەموو کەسێک ئەتوانێت سەردانی بکە کە کارگەی کللتوری سلێمانیە شوێنێکی تایبەتی ئامادە کردووە بە ناوی فستیڤاڵی گۆڵ لەو شوێنەدا گەورەترین شاشە کە تا ئێستا لە بۆنێکی وەرزشیە دابین کرابێت دانراوە بۆ ئەوی هاندەران بتوانن بە شێوەیەکی زۆر باش سەیری یاریەکانی هەردوو پاڵەوانەتی یۆرۆ و کۆپا ئەمریکا بکەن. لەو شوێنە ینی هەموو ئاسانکاریەک بۆ هاندەران دابین کراوە چەندین براندی خواردن لەوێ دانراوە کە هاندەران ئەتوانن لە پاڵەوەی کە سەیری یاریەکان بکەن بۆ نمونە یاریەک سەعات 4 پێویست بۆ یاریەک سەعات 7 لەوێ نان بخۆن و دوایەوە خوان بۆ یاری داهاتوو ئامادە بکەن. چەندین چالاکی بەرەوە ئەچێت خەڵات دابین کراوە بۆ ئامادە بووان ینی لە پاڵ ئەوەش شیکردنەوە ئامادەبوونی کەسانی شارەزا و پسپۆر شیکردنەوە بۆ یاریەکانیش ئەکرێت ینی هاندەران هەر ئەتوانن سێ یاریەکە بکەن و ئەتوانن دوای ئەوە گوێبیستی شیکەرەوەی کورسات بن بۆ یاریەکان لە پاڵەوە ینی کەشێکی زۆر زۆر تایبەت ڕەخساوە بۆ نمونەکە تۆ ئەتوانین لەگەڵ خێزانەکە تا بچی لەو شوێنە ئامادە بیت و خواردنی خۆش خۆیت و سێ یاریەکانیشکە ینی پێشتر ئەمە بینیمانە گەنجان لە کافتریاکانە کۆبوونەوە بۆی سێ یاریەکان بکەن بەڵام لێرە تو ئەتوانی بە کەشێکی خێزانی لەگەڵ بۆ منە ماڵەوەی بڕۆن لێوە سێ بێک و هەمووتان سێ یاریەکە بکەن و ینی چێژ لە خواردنەکەەوە بگن و چێژ لە سەریکردنی یاریەکە و چێژ لە شیکردنەوەی یاریەکانی زۆر بگریت. بەڵێ خەڵاتەکان لەسەر چ بنەمایەکە پێشبینی بۆ یاریەکانە ینی لەوێ چالاکی جۆرا هەیە و خەڵات هەیە بۆ ئامادەبوون و پێشبینی یاریەکانی بەدڵنیایەوە. بەڵێ پێشبینەکان تا ئێستا چۆنن دوو یاری بەڕێوە چووە پێشبینی خەڵک چۆن بۆ یاریەکان تا ئەم دقەیە ئێنە پاڵەوانیتەکە بە تەواوەتی ینی نەچێتەوە گەرمگرۆ چەند یاریەک کراوە ینی تا ئێستا 4 یاری کراوە بەڵێ ینی هێشتا ئەو هەڵبژاردانی بۆ هەڵبژاردی فەڕەنسا و ئینگلتەرا و پورتوگال کە سێ پاڵەوراوی بەهێزن هێشتا یاریان نەکردو بەڵام ئێمە دوو هەڵبژاردەی بەهێزمان بینیوە کە ئەڵمانیا و ئیسپانیا بوون بەبێز دەرکەوت و پاڵەوانیتەکەش تا ئەم دقەیە پاڵەوانیتێکی زۆر خۆشە لەبەرەوەی پاڵەوانیتێکی پڕگۆڵە هەموو یاریەکان سەر و دوو گۆڵ کراوە سێ گۆڵ لەنزاتر کراوە ینی ئەمە بۆ هاندەران زۆر خۆشە کە تۆ لە شوێنێکی ئامادە بیت و یاریەکەش یاریێکی پڕگۆڵ بێت ینی چێژی خۆزین تۆ پێوە تا گۆڵکردن و بوونی گۆڵی زۆری بەڵێ بەهۆی ئامادەکاری ینی بۆ جەژنیش ینی خەڵک ئێستا هێندەی سەرقاڵی جەژنانی ئەم چەند ڕۆژەی پێش جەژن خۆزانی هەمووان پێیان خۆشە لە ماڵەوە کارکەیان ئامادەکاری بۆ جەژن و شتومەک بکڕن جل بۆ مناڵەکانیان بکڕن لەبەر ئەوە ینی هێشتا بە تەواوەتی یۆرۆ ئەو گەرم و گوڕی پێوە دیار نییە بە دنیای لە جەژن و ڕۆژانی دوای جەژنیش
پاڵەوانێتێک گەرم و گورترە بێت. باشە ئێوە ناوی فستیڤالەکە تا ناوە فستیڤاڵی گۆڵ بەڵێ. لەگەڵ ئەوەش دەستپێکی یاریەکەش بە گۆڵێکی زۆر دەستی پێکرد ئەو چەند گۆڵی زۆر کراکە خۆش باسی لێوە بەڵێ. ئەم هەماهەنگیە چۆن کرا چۆن بێتان لەو خۆی ناوە تۆپی کردەوە؟ پێ وا تا گۆڵ یعنی تۆ لە یاریێکی تۆ پێ لایەنێک چەند باش بێت ئەگەر گۆڵ نەکات براوە نابێت لەبەرەوە بەڵێ ینی ناونانی ئەو فستیڤالە بە گۆڵ هۆکارەکەی و یعنی لە تۆ پێ گۆڵ گرنگتری شتە. هاتنی خەڵک بەدەمەوە هاتنی خەڵک بۆ فستیڤاڵی گۆڵ چیتان پێ دەڵێت لە کوردستاندا لە سلێمانیدا هەندەران یاخو بینەرانی یاری وەرزشی لە چ ئاستێکدایە ئەتوانن بەم فستیڤاڵە هەڵی سەنگێنن کە تا چەندێک خەڵک لە سلێمانیدا لە کوردستاندا بینەرانی یاری تۆپی پێن یاخو حەزیان بۆ یاری تۆپی پێ هەیە. بەدڵنایی ینی هەندەران هەوادارانی وەرزش خۆشەویستی زۆریان بۆ تۆپی پێ هەیە پاڵەوانێتیە گەورەکانیش ینی پاڵەوانێتی هەڵبژاردەکان بۆ پێی کە چوار ساڵ جارێک بەڕێوەچێت ئیتر هەندەران بە جۆشەوە سەیارەکانەکەن ینی سەرەتای فستیڤالەکانی ژمارەیەکی زۆری هەندەرە ئامادە نەبوون وەکو ئاماژەم پێ لەبەرەوەی کە هێشتا ئامادەکاری جەژن ینی ئێمە ڕۆژی هەنی دەستمان پێکرد و ڕۆژی یەکشەمەش ئەمڕۆکات جەژنە بەڵێ لەبەرەوانی هێشتا خەڵک بڵێ هێشتا بە تەواوەتی نەچێتە ناو یاری بەهێزەکانەوە دوای ئەوە وردە هەندەران زیاتر ئامادە. کاک سەنگەر گرنگی ئەم فستیڤاڵانە لە چیدایە؟ بەڵێ گرنگی ئەو فستیڤالن لەوەدایە کە تۆ ژمارەیەکی هەندەر ژمارەیەکی زۆری هەندەر لە شوێنێک ئۆکەیتەوە لە کەشێکی ئارامدا کە بۆ نمونە تۆ شوێنێکی وا گەورە بوونی شاشێکی وەها گەورە بۆ هەندەران فەرەهامەکەی کە بێن بۆ نمونە لە شوێنێکی شەکە لە ناوەڕاستی شارەکەدایە کە هەندەران ئەتوانن لە هەموو لایەکانی شارەوە ڕووی تێ بکەن ینی کەشێکی خێزانیت بۆ ئەنی پێشتر نەبووە هەندەران لە کەشێکی خێزانیە بتوانن سیارەکانی تۆپ پێ بکەن لە کەشێکی ئارامەکە ئەو شوێنە بەبوونی ئاسایش پارێزراوە ینی هەموو ئەو شتانەی کە پێویستە کە ئەمنەتی ئینسان دابین کات لەو شوێنە فەرەهام کراوە و لە پاڵ ئەوەشانی تۆ لە شوێنێک بۆ منە پێشتەکەی ما ڕۆشتین بۆ سیاری بۆ من لە کافتریاکان بۆ من لە باخێکا سیاریمانە کرد لەو شوێنەیە ئەگەر یاریێک تەواو بووە با بڕۆشتە بۆ شوێنێکتر نانن خواردایە اینجا باتێتەوە بۆ یاری دوای ئەوە سێ کرد بەڵام لەو شوێنەیە هەموو شتێک فەرەهام کراوە بوونی چەندین مارکەی خواردن کە ئەنی ئەمە چێژی یاریەکان زیاتر دەکات. بێگومان زۆر سپاس بۆ سەنگەر خۆشەوی ئەندامی دیسکی وەرزشی کورسات نیوز زۆر سپاس بۆ سپاس بۆی کە لەبانی ئەمڕۆی کوردستانی لەگەڵمان ئامادە بوویت هەڵبەتە ماڵی خۆشتا پێویست بەوە ناکات دووبار دەژنی پیرۆز بە کاک سەنگەر هەر پێشتیش نەوتین کە پێشبینی تۆ بۆ ئەم یاریانە چی دەبێت پێشبینەکەش ناڵی بۆ ئەوە پێشبینی یاری تۆپ پێ زۆر قورسە ینی بە تایبەتی لە پاڵۆنتێکی وەها گەورەیە کە هەموو تیپەکان ئامادەکاری تەواویان کردو بۆ ئەوەی کە ینی بتوانن نازناوەکە دەست بێنن لەبەرەوە هەتا ئێستا ئێمە دوو هەڵبژاردەی زۆر بەهێزمان بینیوە ینی تۆ ئەتوانی دوای بۆ نمونە کۆتاییاتنی قۆناغی یەکەم بتوانانی پێشبینی بڵێ ئەگە بشتوانی بەڵام تۆ هێشتا ئێمە یاری فەڕەنسا و ئینگلتەرا و پرتوگالمان نبینێت لەبەرەوە ناتوانانی پێشبینی هیچ پێشبینەکە بووتە ئەو ئەمود هەندەری ئەوەیەوە کاتاشمانزانی هەندێری بەڵنیاییە پێ خۆش ئەڵمانیایی باتەوە بەڵام ئەڵمانیا ویستی من نابێت زانیمان زۆر سپاس کاک سەنگەر زۆر بەخێر بێت دووبارە.